بناوی خوای گەورە و میهرەبان درود سەڵات و سەلام برژێ بەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئازیزانم لە هەر شوێنێکدا بینەرمانن سەڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە دەبینە میوانی ماڵەکانتان لە شەوانی پیرۆزی مانگی ڕەمەزاندا، بەو ئومێدەی کە بتوانین لەم مانگەدا دڵی ئێوە خۆش بکەین و زیاتر ماڵەکانمان پڕخێر و بەرەکەتکەین. ئەم جارش لە ئەڵقەی ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شەماڵ جەلال پێشنۆژ و تارخوێنی مزگەوتی شەیدان بەخێرهاتن یەکەین و هەروەها لەلایەن برایانی بەڕێزمان سروودبێژ کاک مەلا مەخدوور و برا بەڕێزی کە لەگەڵ یایەتی دەبینە میوانی ماڵەکانتان. پێشەکی بەرنامەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزەوە دەست پێکەین لەلایەن برای بەڕێزمان کاک مەلا مەخدوور با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والذين صبروا ابتغاء وجه ربهم وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية ويدرؤون بالحسنة السيئة أولئك لهم عقبى الدار جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار صدق الله العظيم. یا خوا دەست خۆش بێ. ئاینی ئیسلام باەخی بە هەموو شتێک داوە لە ژیانمان. لەو ڕۆژەی کە دێنە دنیاوە و تا ئەو ڕۆژەی وەفاتەکەین باسی هەموو شتێکی بۆمان کردووە و ئاگدارمانی کردووەتەوە. یەکێ لەو مافانە، یەکێ لەو حەقانە، یەکێ لەو ئاگدارکردنەوانە باسی جیران و دراوسەیە. بۆ پێم خۆش بۆ ئەو پرسیارە لە جەنابی مامۆستا شەماڵ بکەین، ئاینی ئیسلام چۆن باسی دراوسێ و جیرانی کردو مامۆستا بۆمان؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دەستخۆشی لە جەنابتو لەم کەناڵە بەڕێزاکەین بۆ ئەم بەرنامە جوانە و بەرنامە خۆش و بەسوودە. زۆر سپاس. خی گەورە مانگی ڕەمەزان و نۆژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبولکە ئینشاءالله. معلومی هەموو لایەکە لە قورئانی پیرۆز خوای تەبارەک وتەعالا چەندەها ئاەت هاتووە دەرحەقی دراوسێ لای خوای تەبارەک وتەعالا ئەجر و فەزڵ و پاداشتی گەلێ گەورەیە ئینسان ئەبێ ئاگداری ئەو ئەمرەی خوای تەبارەک وتەعالا بێت کە ئەمرمان پێکە مەقەیەتی دراوسێتی و ڕێز و حورمەتی دراوسێ بگرین. و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکانیا زۆر فەرمودەی صحیح هەیە کە باسی دراوسێتیەکە. یەکێ لەوانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه. ئەفەرمێ هەموو کەڕەتێ لەلایەن خوای گەورە کە وحیم بۆ هاتووە کە قورئان بۆ پێغەمبەر دابەزیوە صلی الله عليه وسلم، ئەفەرمێ دائما هەر ئاەتێک هەر سوورەتێکم بۆ دائەبەزی حەزرەتی جبریل تەکیدی لێمە کردەوە ئەی فەرموو ئاگدار دراوسێکەت بە ڕێزی بگرە، خاتری بگرە، دڵی مەشکێنە،
حرمەتی بگرە بەها نایە و بچۆ وامەزانی ئەگەر من بمرم ئەگەر وەفاتکەم میراتەکەم وەرەسەکەم بەر دراوسێکەش مەکەوێ ئەوە نە حەقی بەسەرمەوە هەیە جا دراوسێ بێتە سێ بەشەوە دراوسێ هەیە مجرد بەس دراوسەیە نە خزمتە نە موسڵمانە بەس دراوسێ ئەوە حەقی جیرانەتی دراوسێ هەیە هەم جیرانتە دراوسێتە هەم موسڵمانە ئەوە دوو حەقیە بەسەرتەوە حەقی موسڵمانێتی حەقی دراوسێ دراوسێ هەیە سێ حەقی بەسەرتەوە هەیە هەم موسڵمانە هەم جیران و دراوسەیە هەمش خزمتە والجاری ذي القربى يعني فرميه والجاري الجنوبي يعني خوا أمريكا فرميه دراوسي أجنبي أجر غريب بيه أجر نزيكش بيه خزمش بيه صاحبي بالجنبي أجر دراوسي نزيك بيه يعني فرميه ذي القربى أجر خزمش بيه أو حقي هي بسرد أبيت السي حقي دراوسيتي وخزماتي مسلمانتي إما كومالجي مسلمانين إما أمتي كي برحمي إما أمتي كي تواوكري يكين أبي ئەمڕۆ بەداخەوە ئەوەی کە ئەیبینین و ئەیبیستین لە ناو دراوسەکانە جاران یەکێک ببواتە دراوسێ یەکێک خەڵک ئەچوو بۆ لای بە خێراتنیان نەکرد باوەڕەکەی ئێستا خەڵکەیە باری کردووە چۆتە منتیقەیەک دوای ساڵێک دوای 6 مانگ من طبعا کە چوون بۆ ماڵیان ناسیارم بوو هەفتانە ئەچووم ئەمبینی خزمێ نزیک بوو وتم کەس هاتووە دراوسێشتا وتی وەڵا 6 مانگە ئەمەی ئەم لامەوە هات دوای 6 مانگ دوای 6 مانگ ئەم نابێ ئێمە مسلمانی بەڵام منتیقەی واشەیە هەر ئەو دەقەیە خەڵک لەگەڵیان ئەشیادا ئەگرێ ئەشیا بارەکە خێزانەکەی و کچەکانی یارمەتی ئەو ئافرەتە ئەدەن خواردنیان بۆ ئەکەن هاوکاریانە بن ئەچن بۆ لایەن بە خێراتنیانەکەن و خۆیان پێ ئەناسین ئەوە هەیە هەموو شیوان نییە بەڵام بە ئەغلەبی بە زۆری ئێستا دراوسێ بارەکە دێ ئەڕوا نەوەی ئەم لاوە ناوەی ئەو لاو ئاگای لێنێ کەس خەبەری نییە نە ئەم خوا حافسیان لێکە نە ئەوانش کات خۆی کە هاتووە بچون بۆ لای بە خێراتنیکەن بەداخەوە ئەمە هەمووی مخالفەی شەرع و هەمووی بێئەمری خوای تەبارەک و تەعالە دراوسێ زۆر پیرۆز و گرنگە لە ئیسلامە دەستەکانت خۆش بێ سەرجە چینە لای برانی سرودبێژ بۆ چەند مەت وستایشێک بۆی زیاتر دڵمان خاو بدەن با جۆڕانیان بین فەرموو ان شاء الله والیان ڕازی بێ لەناو کۆڕی عاشقانە ناوت خواس و باسمە کە تۆ تشريف أهيني يا رسول الله للام زجن أو دما شوي قدرت كپاداشتي زياتر لهشتا صال دبي باخوراكم لي حرام بيو ما ويكيش دم طالبي كهلالي تو دركوت همو دنيا قشايا يا حبيب الله درقاي دوزخ داخرا درقاي بهشت كراويا أي پیغمبركم أي روحي راوان دابزي بود لا إخوة آياتي قرآن هركز شوين كوتود بي نابي پشيمان هركز شوين كوتود بي نابي پشيمان نبي ويني محمد لها مجيهان نعلي بيروزي روزي أو تاج السرمان نبي ويني محمد لها مجيهان نعلي
نعلی پیروزی او تاج السرما الله دڵم بێ منەوەر کە ناودێنم ناخم ئارامە بێ شادی ئەبینم خۆشەویستیت لە ناو دڵمە ئەچێنم خۆشەویستیت لە ناو دڵمە ئەچێنم نابێ وێنەی محەممەد لە هەموو جیهان نعلی پیرۆزی ئەو تاجە لەسەر من الله الله نابێ وێنەی محەممەد لها مجيهان نعلي بيروزي أو تاج السرما الله جبەی پیرۆزی تۆ لەلای هاوڵان ئایان شۆری ئاویان ئەکرد بە دەرمان شیفایان بۆ ئەهات بە ئەمری یەزدان شیفایان بۆ ئەهات بە ئەمری یەزدان نابێ وێنەی محەممەد لە هەموو جیهان نعلی پیرۆزی ئەو تاجە لەسەر من الله الله نابێ وێنەی محەممەد لە هەموو جيهان نعلي بيروزي أو تاج السرما الله بەرد لە ناو دەستی تۆ ئەی کرد تەسبیحات گوێیان لێ ئەبوو ئەوەی حەزر بوون لەلات بێ لەو پایەت بەرزە نایەوێ ئیسبات بێ لەو پایەت بەرزە نایەوێ ئیسبات نابێ وێنەی محەممەد لە هەموو جیهان نعلی پیرۆزی ئەو تاجە لەسەر من الله الله نابێ وێنەی محەممەد لە هەموو جیهان نعلی پیرۆزی ئەو تاجە لەسەر من یاخوا دەستان خۆش بێت مامەسابێم وەلای جەنابەت جەنابەت ناسراوی بە قسە خۆش و بەسەرهاتی زۆر لایە پێشەوەی پرسیاری ئەوە بکەیتەوە لە ئاینی ئیسلام چۆن باسی ئەو حەق و مافانەی جیرانی کردووە یاخود ئەو شتانەی کە دەبنە مای زەرەر و زیان بۆ جیران بەسەرهاتێکی خۆتمان بۆ باس بکەی ئەگەر لە یادت ما بێت بەسەرهاتی خۆش بەڵێ بەڵێ بسم الله الرحمن الرحیم وڵا بەسەرهاتی خۆش زۆرە یەکێ لەوانە لە عمرە بووین خوا قبولیکە ئەکێکمان لەگەڵا بوو ئێمە کورداواری خۆمان دایمەن ئەلین حەزرەتی عایشە یعنی دایک بە خێزان پێغەمبەر صلی الله علیه وسلم کچی حەزرەت ئەبوبەکر مزگەوتێکی لێ ئەوەی عمرە دووبارە کاتەوە چێ بۆ ئەوێ ئەیتر یەکێکمان لەگەڵا بوو خۆی گۆڕی و ئین احرامی کردو بوو لە فندقەکەەوە ئەویست تەکسی بگرێ بڕوا بۆ مزگەوتی عایش حەزرەتی عایشە منیشتم بۆ چۆڕی وتی وەڵارم بۆ مزگەوت ست عایشە وتم نابێ بڵێ ست عایشە بێ بڵێ حەزرەتی عایشە چونکە ئەوە دایکی ئیماندارانە و ست بۆ مامۆستای مەکتەب ئەوترێ بێ بڵێ حەزرەتی عایش جا وایە زانی هینە عێراقا بێ بڵێ ست فڵان جا تێن بێ بڵێ حەزرەت ئەوە جوانترە تێنجا تێنجا مش بۆ شەنیەوەی شەوە سەعات دوی شەو خەڵکە ڕۆی بۆ شەو نۆش ئەوش چوو بۆ عمرە دووبارەکە احتیاطیە ئەتر لی تێکچوە سەرهات زۆرە شت لەوانە بەڵێ مافی دراوسێ لەسەر دراوسێ بەڕاستی زۆر یعنی زۆرن بەس لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دائیمەن مسلمان ستری مسلمانکە چونکە دراوسێ نزیکترین کەسە جوان لە یەکتریە بێ وایە چی کێشە و گرفت و ناخۆشیان هەبێ بە یەکتری ئەزانە عیب و عاری یەکتری ئەبێ عیبی یەکتری داپۆشن و یەکتری فەضح نەکەن و تەشهیر بە یەکتری نەکەن
يعني ناوی بزرنگێنێ و سومعەتی تێکدا لە ناو خەڵک و ئەبێ عەزێتی یەکتری نەدەن ئێش و ئازار نەکەنە دڵی یەکتریەوە چونکە بەڕاستی خاستە لەم ڕۆژەدا سێرەکەی زبڵ فەڕی ئەدەن لەبەر پێش قاپی یەکتری بەردەم ماڵخۆی پاکەکاتەوە بۆ زیاتر ئەو دیاردەنا شیرینانەیەکەوە ئەمڕۆ ڕوئەدا ئەوانەی کە جەنابتان جیران دێ جاوە شکات لە جیرانەکەیەکە سەنەهادا چوونەتە سوڵحەوە خەڵک شکاتەکە دێ بۆ مزگەوت بە تەلەفۆن لامان باسێکە بەڕاستی زۆر یعنی شتێکی قێزەوە و ناشرینەتەوە بەردە ماڵەکەی خۆت پاکەکەیتەوە بە عەلاگە کیسە ئەەکەیتە پیسایەکەیتە بەردە ماڵ دراوسەکەت یان جۆگاکەی خۆت پاکەکەیتەوە فەڕێدی لە بەردە ماڵ دراوسەکەت یان سایرە ڕائەگری ڕۆژێ دوانسیان ئەمش بەشەرە ئەمش سیاری هەیە ئەمش خاوەن ماڵ و مناڵە سێرەکەی عەزێتیان لەدا بە سەعات 2 سەعات ئەبێ چاوەڕێ بکەن هەتا کاکەی دراوسێ سیارەکەی لابە ئەخەوە گوناحە یان سێرەکەی خەریکی تەیر و تواڵ و ئەم نەوع عەشتانە بە سەربانە ڕائەکا ئەم پیاوە خێزانی هەیە کچی هەیە ئەمانەی هەیە سێرەکەی بەرد ئەهاوێشێ و فیکە فیک و عەزیەتدانی دراوسێکەیەکە ئەوە گوناحە یان سێرەکەی هەموو دەقێت سەوتی ماڵیان دەنگیان دەنگی مناڵی دەنگی موسەجەلی دەنگی سیارەی دەنگی تەسجیلی هەموو شتێکی گۆرانی وتنی نایلێ دراوسێ بخەوێ نایلێ دراوسێ ئیسراحەتکە نە شەوی لایە نە ڕۆژی لایە نە نیوەڕۆی لایە هەموو کاتەکانی لایەکە ئەوە گوناحە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ عەزیەتی دراوسەیەکی بدا کە ئەنەما عەزیەتی منی دا عەزیەتدانی دراوسێ وەک ئەوە عەزیەتی پێغەمبەر دەی صلی الله علیه وسلم کابرایەک هات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی یا رسول الله دراوسێکەم زۆر خراپە چاک نابێ فەرمووی سەبرکە تەحەمولکە بەڵکو خوا هیدایەتی بدە گەڕایەوە کابراکە دوای چەند مانگێ چەند هەفتەیە چەند مانگی هاتەوە وتی وەڵڵا یا رسول الله خراپتر بووە باشتر نەبوو چەندێ نەسیحەتێکم چەندێ سەبرەکەم تەحەمولەکەم فایدەی نییە جاری دووەم هەروتی پێغەمبەر فەرمووی سەبرکە تەحەمولکە خێر و ئەجر و پاداشتێک گەورەت دەسەکەوێت تەحەمولی عەزیەتی دراوسێ بکەیت چونکە ئەگەر تۆش وەک ئەو خراپبی هەردووکتان خراپ نابێت تۆش وەک ئەو خراپی ئەبێ یەکێکتان باش بن ئەوەی ترش هەوڵدەی چاکیکەی نابێ وەک ئەو خراپبی سێم جا هاتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بڕۆ ئەشیاکان کە پێش قاپیەکەی خۆت ئەگەر چێ وتی ئەمە شیانە بۆ لە دەرەوەی بلێ وەڵا بارەکەم لەسەر دەبەر دراوسێ خراپ وەڵا هەرچی ڕەتە بوو ئەیوی فڵان کەسەوە بۆ ئەشیاکانت کردوتە دەرەوەی وەڵا بە تەمام بارکەم دراوسەکەم خراپە لەبەر ئەو بارەکەم عەزیەت مەدا هەرچی ڕەتەوە ئەیت ئەه بە لەعنەتی خوا و پێغەمبەر بێ خواوە وای لێ بکە خوا ئینتیقامی لە هەردوو عای لێ کرد کابرا پێی گەیشتەوە ئەم عالەمە لەعنەتیەکە و قسەی پێکا و ئیهانەیەکە هات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم یا رسول الله بینیتە دراوسێکەم فڵان کەس جیرانمە چیم پێکات ئەشیاکانی دەرکردوتە دەرەوە وا وتی کاکە وتی بۆ وتی ئەو عالەمە لەعنەت مەکا و قسەم پێکا فەرمووی تۆ پێشەوەی خەڵک بە لەعنەتت کا و خەڵک قسەت پێ بکە ڕەب العالەمین لە حەوت تەبەقی ئاسمانەوە تۆی بە لەعنەت کردووە چونکە تۆ ئەوە حەدیث صحیح حەوالە ئەفەرمێ لەبەرەوەی تۆ عەزیەتی دڵی دراوسێکەت شکاندووە عەزیەتت داوە خەڵک بۆیە بە لەعنەتەکە لەبەرەوەی خراپی بۆ دراوسێکەت بەڵام پێشەوەی خەڵک لەعنەتت کا خوای گەورە بە لەعنەتی کردووە جا ئەمڕۆ دراوسێ هەیە وەکو وتمان یعنی هەیە خۆیدا لە جێلی بەس بۆی سەلامت لێ نەکە خۆی کاتە ئەولاوە ڕووە کاتە ئەولا خۆی بێعەقڵەکە خۆی نەفامەکە نالی ئەمە دراوسێمە با بزانم نقستانیەک پێویستیەک هەواڵێک ماڵ و مناڵ چۆنن چێ نەخۆشە چی نەخۆش نییە چێ ماوە چێ مردووە هیچ هەر سەلام تەواو هەرەوە ئیتر ئەوە نییە بلی هەواڵ بپرسێ خەمخۆری بێ دڵسۆزی بێ یعنی خۆی بە برای دابنێ خۆی بە کەسوکاری یەکتری دابنێن هیچ عیلاقی پێوە نییە دەستەکان خۆش بۆ مامۆستاجان ئێستاژە چینەوە لای برانی سروود بێژ بۆ چەند مەتحوستایشێک با فەرمن ئەم شەو دڵە پڕ جۆش و پەرێشانی محەممەد پڕتاسەیە بۆ نێرگزی مەستانی محەممەد سەرخۆشی خەیاڵی دەمی وەسڵێکی کە سەد گیان دەرچێ لە بەدەن پێشکەشی یەک جانی محەممەد جانی من قوربانی تۆ بێ یا ڕەسوول الله اختیاری بکەن تاجی شەهی و ڕوتبەی خادەم جێ                                                                                                '. '. '. '. '. '. '. '. '.
بسرە منم خادەمی دەرگانی محەممەد نەک خۆم و دڵ و جان و عەزیزانی نزیکم هەرچی کە هەمە و نیمە بە قوربانی محەممەد صلاة و سلام بحد حساب لسر محمد همال واصحاب يا ابو القاسم باوانم شيرين رنقوبو يا ابو القاسم باوانم شيرين رنقوبو دستي هموما يا نبي بعد مانيتو دستي هموما يا نبي بعد مانيتو سيبرشكنا بم يا نبي لا قرمي حشرة سيبرشكنا بم يا رسول لا قرمي حشرة ما قرسي باري باوانم بالاي آلايتو يا أبو القاسم باوانم شيرين رنقوبو يا أبو القاسم باوانم شيرين رنقوبو دستي هموما يا نبي بعد مانيتو دستي هموما يا نبي بعد مانيتو دولا مدينة يا نبي من ليرو بكاس دولا مدينة يا رسول من ليرو بكاس بوچينا پرسي يا نبي بيمار دردو چاس يا أبو القاسم باوانم شيرين رنقوبو يا أبو القاسم باوانم شيرين رنقوبو دستي زليلم يا نبي ودمانيتو دستي هموما يا نبي ودمانيتو تاوي بايادت يا نبي أسرين برجيني تاوي بايادت يا رسول أسرين برجيني خاموشي داكد يا نبي أقر جهنم يا أبو القاسم باوانم شيرين رنقوبو يا أبو القاسم باوانم شيرين رنقوبو دستي هموما يا رسول بعد مانيتو دستي هموما يا نبي ودمانيتو أقرتونيك يا نبي رحمي بحلمان أقرتونيك يا نبي رحمي بحلمان بجيان قسم يا نبي باشي وحلمان يا أبو القاسم باوانم شيرين رنقوبو يا
قاسم باوانم شیرین رنگوبو دستی همومن یا نبی بدامانی تو دستی همومن یا رسول بدامانی تو یاخوا دەستان خۆش بێت خوای گەورە ئەو دەنگە خۆشەتان هەر بێڵێت زۆر سوپاس بۆ مامۆستا شەماڵ کامڕۆ میوانمان بوو و سوپاس بۆ ئێوەش کە ماندوو بوون سوپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کەوا بینەرمان بوون هیوادارم بتوانین لەگەڵ جیرانەکانمان دراوسەکانمان باش بینۆکو جەنابی مامۆستا ماژەی پێکرد و مانگی ڕەمەزان بێتە مانگی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک خوای گەورە تاعات و عیبادەت لە هەموو لایەک قبول بکە تا دیدار و ئەڵقەیەکی تر بە خوای گەورەتان ئەسپێرین. السلام عليكم ورحمة الله وبركاته.